بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان وا بڕیارە 29 ئەم مانگە دووشەمەی داهاتوو یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت بۆ مەبەستەش ئێستا لایەنە سیاسیەکان لە گفتوگۆی چڕوپڕدان بۆ یەکلاکردنەوەی پۆستەکان دوای هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان دواتر قۆناغی هەڵبژاردننی سەرۆک کۆمار دەست پێ دەکات دواتریش سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەناو لایەنە سونیەکان کە یەکەم جار سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی هەڵدەبژێت لە ئێستادا بە پێی زانیەکان دوو کاندید هەیەک لە موسەنا سامەڕایی سەرۆکی هاوپەیمانی عەزم و محەممەد حەلبوسی سەرۆکی تەقەدوم کاندیدن بۆ پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق لە ناو شیعەکانیش تاوکوێستە ئەوەی کە باز دەکرێت بە پێی سەرچاوەکان سێ کاندیدی فەرمی هەیە بۆ سەرۆک وەزیران کە پێکاتون لە هەرێک لە مالیکی و سوودانی و عەبادی بەڵام تاکوێستا لە نێو ئەو سێ کاندیدە کاندیدێکیان یەکلا نەکراوەوە هەرچی تایبەت بەلایەنە کوردیەکانیش لە کاتێکە دانیشتنی پەرلەمانی عێراق نزیک بۆتەوە تاکو ئێستا گفتوگۆی جدیان نەکردووە وەفدی یەکێتی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بەجیا لە بەغداد بوو بە سەرۆکایەتی بافڵ تاڵەبانی وەفدی پارتی وا بڕیارە بە سەرۆکایەتی فازڵ میرانی بچێتە بەغدا لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش تاکو ئێستا نەچوونەتە بەغداد و خۆیان یەکلا نەکردوێتەوە واتە بەتایبەت ناوماڵی کورد پەرتە و یەکلا نەکراوەتەوە ئێمە قسە لەسەر کۆبوونەوەکەی پەرلەمانی عێراق و دەرهاویشتەکانی وە گفتوگۆی لایەنەکان و کورد لە بەغدا پێکێنانی حکومت ئەم پرسانە تاوتوێ دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆری زانستە سیاسیەکان کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە کاکتۆر بەخێر بێن سوپاسیان بەدەبوون دەکەین ئەگە سەرتا سەرنجی بەڕێز بزان لەسەر کۆبوونەوەی لایەنەکان ئێستاوەی کە دەیبینین دانیشتنی پەرلەمانی عێراق نزیک بۆتەوە 29 ئەو مانگە هەفتەیەکی دیکە کۆبوونەوەی پەرلەمانی عێراق سوندەکان تاڕادێک لە گفتوگۆی چڕوپڕدان شیعەکان بە هەمان شێوە بەس لایەنە کوردیەکان بۆ تاکو ئێستا نەیانتوانیوە بڵێن دابنیشن یاخود وەفدی جادە ڕۆ بۆ بەغداد ئۆپۆزیسیۆن بەجیایە دەسەڵات بەجیایە بڵێن پارتیویشی تێ لەنەوە خۆیان بەجیان بەنای خۆی بەخشندەی میێرەبان زۆر سپاس بۆ بەڕێزت کا حەکیم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئەلبەتە بەداخەوە دەڵێم کورد لە ئێستادا لە هەموو قۆناغەکانی ڕابردوو زیاتر پەرتەوازەترە زیاتر دابەشبووترە کە نەدەبووە وایە بەراورد بە ساڵەکانی ڕابردوو بەراورد بە قۆناغەکانی ڕابردوو دەبواە سوودێک لە ئەزمموی ڕابردوو وەربگیرابایە بۆی کەوا کورد بە یەکپارچەی بچوونایەتە بەغدا بە تایبەتی کە سونەکان سرە ڕای ناکۆکیان و سرە ڕای لە ڕابردوو بە دابەشبووی داهاتنە و کۆی کایە سیاسەکانەوە لە ئێستادای بە شێوازێکی نیمچە بەرەی هاتوونەتە ناو ئەم بابەتەوە و هەروە شیعەکان لە چارچەوەی ئیتاری تەنسیقی ئەخوان ڕێخستۆ کورد ئەوایە بە شێوازێکی تر مامەڵی بکرا بەڵام بەداخەوە نەبوونی ئیرادەیەکی جددی بۆ پێکەوە بوون بۆ یەکریزی لە هەرێمی کوردستاندا وای کردووە هەر لایەنێک بەجیا بچێ بە بەغدا و گفتوگۆ لەسەر پۆستە سیادەکان و پرۆسی سیاسی بکات لە عێراقدا ئەمە بەڕاستی خەلەلێکە نەکتەنا بۆ ڕنگدانەوەی دەبێت سلبی دەبێت بۆ سەر دوو حیزبی دەسەڵات لە هەرێمی کوردستان بەڵکو بۆ کۆی پرۆسی سیاسی لە عێراقدا سلبی دەبێت و بۆ ئەو خواستانەی کە کوردێتی لە بەغدا ڕنگدانەوەی خراپی دەبێت ئێمە ئەگەر بات باە هەموو کورد پێکەوە بوونا لە بەغدا بە یەکگرتووی بە شاندێکی هاوبەشەوە بچوونایە بۆ بەغدا ئەو کاتە بەڵێ حیزبێک یا دوو حیزب نەیانتوانی بە تەواوەتی نەرایەتی کورد بکەن بەڵام بە کۆی لایەنە براوەکانی بەغدا کە 6 حیزبی سیاسی سەرەکین ئەیانتوانی کۆمەڵێک ماف و کۆمەڵی خواستی هەرێمی کوردستان لە بەرنامە و ئەجەندا و استراتیژی ئایندەی حکوومەتی عێراقیدا بچەسپێنن بەڵام لە ئێستادا زیاتر وای لێ دەخوێنرێتەوە کە هەوڵ بۆ بەرجەستەکردنی خواستە حیزبەکان دەدرێت لە بەغدا بۆیە کاتێک کە پارتێکی سیاسی داری کراوە ئەچێ بۆ بەغدا ئەمە هەڵگری خواستەکانی میلەتێک نییە بەڵام ئەگەر هاتوو 6 لایانی سەرەکی بچوونایە بۆ بەغدا 6 لایانی براو بڕانشتایە بۆ بەغدا ئەو کاتە ئەوەی لە دەخوێنرایەکامە بۆ بەرجەستەکردنی خواستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەغدان و گفتوگۆ دەکەن بەڵام ئەوەی کە دەبێنێ ئێستا ئەوەی لە دەخوێنێتەوە کە کێ پۆستی سەرۆک کۆمار بەدەستدێنێ کێ دەبێتە سەرۆک کۆمار ئەمە لە بەرامبەر هێزە سیاسەکانی تر بەڕاستی نقطەیەکی لاوازە خاڵێکی لاوازە لە پێکاتی ئەم هێزە سیاسانی هەرێمی کوردستان کە نەدەبوایە وا بواە کە نەدەبوایە دابەشبوونی هەرێمی کوردستان لە ناخۆی هەرێمی کوردستانە بگوازرایەتەوە بۆ بەغدا ئەبوای ئەمە لە بەغدا جۆرێکی تر مامەڵە هەبوایە ئەبوایە بۆ بەغدا لە سیاسەکان جوداتر مامەڵەیان بکردبایە چونکە لەوێ
بارودۆخ زۆر جیاواز لەوەی هەرێمی کوردستان لەوێ ئەیانتوانی بە شێوازێک مامەڵە بکەن کە پیشانی هەموو لایەنەکانیان بدابایە کە ئێمە سەرڕای ناکۆکیەکانمان لە هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی کە ئێمە ناتوانین کۆمەڵی هەنگاوی جدی بنێ لە هەرێمی کوردستان بەڵام بۆ کۆمەڵێک پرسی سیاسی گەورەی نەتەوەی کورد یەکی لە بەغدا بەڵام ئەوە ناتۆتی پێشەوە بۆیە من ئەوەی کە دەبینرێت چۆن سونەکان ئێستا خەریکن بگەنە ڕێککەوتن بۆی کاکێ بوسەنە سامەڕایی بێ حەلبوسی بۆ سەرۆکی پەرلەمان شیعەکان بە دوای سەرۆکوەزیرانێکی گشتگیرا دەگەڕن کە هەموو لایەنەکانە سەری کۆک بوون کوردش بۆ بگەڕابایە نەک بۆ بگەڕێن کە کایمان لایەنەکانی بەغدا ڕازیکەن بۆیکەوە ئەو بگرێ ئەو بە مەرجع بزانێت لایەنەکەی تر بە مەرجع نەزانێت بەڵێ بەس بۆچی لایەنە کوردیەکان بڵێن پێشتر هەوڵێک کە بوو بۆ من هەوڵێکی پارتیە بوو بۆەوەی کە کۆبنەوەیکی لوتکەی سەرۆکی هەموو حیزبەکان بکرێ ئەوە سەری نەگرت هەوڵ هەبوو بۆ منە کۆبنەوەی مەکتەبی سیاسی پارتیویەکێتی و لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش بکرێ ئەوە شەر سەری نەگرت ئێستا بڵێ هەم پارتی و یەکێتی بەجیا دەڕۆن بۆ بەغدا ئەی ئۆپۆزیسیۆن دەبێت چ ڕۆڵێک ببینێ مادام ئەگەر ڕێکەوتن ناکرێ گرنگ ئەوان بەجیا بڕۆن بۆ بەغداوانیش لەوێ خەریکی کاری خۆیان بن و ئەگەر ئایا بەشداری دەکەن بە کولایەنە ئۆپۆزیسیۆنەکان بەیەکەوە یاخود لە بەغدا بەنیازی چین بەداخەوە من پێم وایە گرفتەکە لە ئەوەدا نەبوو کە ئایا کۆبوونەوەی لوتکە بکرێ یا کۆبوونەوەی مەکتەبی سیاسەکان بکرێن جا کۆبوونەوەی لوتکە بکرێ بەڵکو میکانیزمەکە نەبووە کێشە ئەوەندەی کە نەبوونی ئیرادەکە کێشەیە بە تایبەتی لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە پێم وایە گرفتەکە ئەوانن کە ناتوانن پێکەوە لەسەر خاڵێک ڕێککەون کە ڕێککەوتن کەنەوەیکەوە هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە بن بەڕاستی بارودۆخی هەرێمی کوردستان بە جۆرەکە ئێستا نەبوونی ئەجەندایەکی گشتی نەتەوەی بۆ بەغدا هۆکارە بۆ ئەوەی کەوا هەر لایەنە بە جوودا مامەڵە لەگەڵ بەغدادا بکات ئەگەر بێت و پارتی و یەکێتی لەسەر ئەم خاڵانە ڕێکەوتنە لەسەر ئەوەی ڕێکەوتنایە کە کورد بە یەکگرتووی بچێ بۆ بەغدا ئەو کاتە ئەتوانات کۆمەڵێک میکانیزمی تر یا کۆمەڵێک خاڵی تر بەردەسەر بکرابایە ئێمە زۆر بەباشی دەزانین لە هەرێمی کوردستانە ناکۆکی هەیە ململانێ هەیە و کێبەرکەی سیاسیش هەیە و ئەمانە هەمویان لە ناو پرۆسی سیاسی هەرێمی کوردستانە ڕەنگی داوەتەوە دانەزاندنی حکوومەتێکی نوێ کابینەی دەیەم کۆنەبوونەوەی پەرلەمان سەر ڕایەوەی کە ساڵێک و 3 مانگە انتخاباتی کراوە ئەمان هەمووی ناکۆکین بەڵام بەدەر لەوە ناکرێ بڵێن وڵای لەبەرەوەی کەوا داوا کرا کە کۆبوونەوەی لوتکە بکرێ ئەنجام نەدرا بۆیە کە ئەم شەشلایەنە پێکەوە نەبوون بەڵکو نەبوونی ئیرادەیەکی جددی لەلایەن هەردوو حزبی دەسەڵاتدارەوە وای کردووە کە فعلەن ئێمە لە دەستپێشخەرەیەکی گشتی نیشتیمانی بێبەش بین بۆیە کە کاتێک بەرژەوەندی حیزبەکان هێتە پێشەوە بەرژەوەندی گشتیەکان وەلا دەنرێت بەرژەوەندی نیشتیمانەکان حساباتی بۆ ناکرێت بۆیە ئێمە لە هەرێمی کوردستاندا ئەوەندەی پێویستمان بە دەستپێشخەرێکی سیاسی گشتگیر هەیە بۆیکەوە هەموو لایەنەکان لە بەغدا پێکەوە بین ئەوەندە پێویستمان بەوەنێکەوە جیاوازیەکان قوڵتورکەینەوە لە بەغدا بۆیە گرنگە لایەنە سیاسیەکان بە بەرپرسیارانە مامەڵە بکەن لەگەڵ پرسی کورد لە بەغدا لەوێ جیاوازیەکان قوڵ نەکەنەوە بەڵکو شتەها بەشەکان خاڵەها بەشەکان زیاتر پەرێک پێ بدەن و تەرکیزی لەسەر بەڵام بەداخەوە ئێستا ئەوەندەی پارتی و یەکێتی گرفتیانەوەیە کە کێ بێتە سەرۆک کۆمار کە کێ لە پرۆسەی سیاسی عێراقدا مەرجع بێ بۆ پرسیەکانی کە تایبەت بە کورد ئەوەندە بیر لەوە ناکەنەوە کە دەستپێشخەرێکی سیاسی گشتگیر هەبێ بە واتایەکی تر ئەو ئیرادەی کە پێویستە بۆ ئەوەی کەوا کورد دەستپێشخەرێکی گشتگیری هەبێ بۆ بەغدا ئەو ئیرادەیە لاوازە ئەتوانم بڵێم لە هەندێک حاڵەتیشە بەنەبوو حسابی وە دەکرێت باشە سەبارەت بە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پێشتر کۆبوونەوەیکی سێخۆڵیکرا لە نێوان کۆمەڵ و یەکگرتوو هەڵوێست یعنی گفتوگۆکرا لەسەر چۆنێتی ڕۆشن بۆ بەغدا ئێستا دەبێت لایەنەکانی ئۆپۆزیسیۆن چی بکەن ئەوانیش گرنگ نییە ینی ئەگەر قەرار وایە هەر پارتی و یەکێتی بەجیا ئەوانیش بڕۆن بۆ بەغدا و گفتوگۆ بکەن و پرۆژەی خۆیان هەبێ بۆ دانیشتنی پەرلەمان بێ بۆ بەشداری لە حکوومەت بێ بەڕاستی ئەوش پرۆژەیە کە هێشتا گەڵاڵە نەبووە یەکجا بەردەستە نەبووە لە کۆبوونەوەدا یەک دوو کۆبوونەوە کراوە لە نێوانم لایەنە سیاسیانە دەرەوەی دەسەڵات لە بینی یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی دادگەری و هەروەها کە عەلی حەمەد ساڵحوان ئەمانە هیچ کامیان نەبووە هۆی ئەوەی کەوا بتوانن پرۆژەیەکی هاوبەش لەسەر پرۆژەیەکی هاوبەش ڕێک بکەون بە تایبەتی دواوی کەوا
نەوەی نوێ ئیسیجابەی نەبوو بۆ هاتە ناو ئەم سێلایەنە وەکو چوار لایەن دەرەوە دەسەڵات بۆ بەغدا ئێمە 6 لایەنی براوەمان هەیە بۆ بەغدا باشە ئەم 6 لایەنە ئەگەر بێت و 2 لایەنیان بە جودا بڕۆن و 3 لایەنی تریش بە جودا بڕۆن و لایەنێکی تر بە جودا بڕۆن کابەتەی ئێمە لە ناو پرۆسەی سیاسە 4 ئەجەندای جودامان هەیە لە بەغدا بۆیە بەڕاستی هەرچۆن بکرێت ئەم ئەجەندانە کەمتر بکرێنەوە لە 6 ئەجەندای جیاوازەوە بکرێ بە 3 بکرێ بە 2 بکرێ بە 1 قازانسەرمانە بەڵام ئێستاوەی کە دەبینین ئێمە بۆ بەغدا 4 ئەجەندا بە شێوازی گشتی ڕووی تێکردوین یەکەمیانەوەی کە پارتی دیموکراتی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوە کە بەڕێزان پێش ئاماژەتان پێکرد هەڵوێست و کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامی و هەروەها لە دەرەوە ئەمانشەوە نەوەی نوێ هەیە ئێمە بەڕاستی هەموو جوهودەکان ئەوا بکرێت دەگەر بێت و نەتوانرا لەگەڵ هەردوو حیزبی دەسەڵاتدارە بە شێوازێکی هاوبەش بڕۆن لەگەر ئەوانی دەرەوەی دەسەڵات بتوان لە لیستێکا لە چوارچێوەیەکدا خۆ کۆ بکەنەوە ئەمەش کەمکردنەوەی ناکۆکیەکانە بۆ بەغدا بەڵام بەڕاستی ئەوە هێشتا بەردەسە نەبووە لە گفتوگۆدایە بۆی هیوادارم لەم چەند ڕۆژەی کە ماوە لە بەردەمانە ئەو چەند ڕۆژێک کە ئێستا ماوە بۆی کا یەکەم دانیشتنی پەرلەمان بکرد لە بچوونەوەی مانگدا کە سەرۆکی پەرلەمان تێدا هەڵدەبژێرێت و احتیمال هەیە کۆمەڵ هەنگاوی سیاسی گرنگی تا بدرێت بەر لەوەی کەوا کۆبوونەوەکەش دەست پێ بکات و گفتوگۆی جدی بکرێت سەر داهاتووی عێراق و ئەوەی کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا سا فشارێکی زۆرەکە لەسەر گروپە چەکدارەکان و بەوەی کەوا ئێرانیەکان لە عێراقن و بە جدی لەسەر هێڵن بۆی کەوا چۆن بزان پرۆسی سیاسی بەسەر پێ بخەن و دامەزراوەکان سەر پێ بخەن کورد بتوانێت یەکدەنگ بێ لە بەغدا ئەمە زۆر گرنگە ئەم خاڵە بۆی من تەزگیزی زۆر لەسەر دەکەم بەڕاستی ئێمە لە پەرداوازایی زۆر زەرەر دەکەین ملەتی کورد زۆر زەرەر دەکا ئەم زەرەرەش بەڕاستی کێ لەی بەرپرسیارە ئەوەی لەی بەرپرسیارە کە زیاتر دەسەڵاتی هەیە لە هەرێمی کوردستانە و نایەتە توێش بوو ئەم بابەتە لەبەرەوە ئێمە بەگشتی پێویستمان بەوەیە کە هەوڵ بدرێت لە هەموو لایەنەکان تا بکرێت بۆ بەغدا بە یەک ریزی بە یەک هەڵوێستی بە یەک ئەجەندایی بە یەک استراتیژی جوانەوە بچین بۆ بەغدا و بۆی کەوا بتوانرێت هیچ نەبێت ئەو مافانەی کە کورد داوای دەکات لە بەغدا بۆ ئایندەی کورد لە ناو پرۆسەی سیاسی عێراقدا لە ئەجەندای حکوومەتی ئایندەدا بەردەستە بکرێت بەڵێ بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن درەنگ نییە ئەگەر مادام پارتی و یەکێتی بەجیا دەڕۆن نابێوانیش وەفدێک بە زووی تەشکیلکەن و بڕۆن بۆ بەغدا بە دووری نازانم ئەگەر بێت و لایەنەکانی دەسەڵات بەدەم داواکاریەکانی یەکریزی کورد لە بەغداوە نێن ئەو کاتە هەرێکێک بە تەنها چوو بە بەغدا ڕێگر نابێت لەگەڵەوەیکەوە ئەوانە ترش بە تەنها یا بە دوو حیزب یا بە سێ حیزب بڕۆن بە بەغدا لەبەرەوە منە لەم ئەمە ئۆپشنە خراپەکەیە کە ئەگەر وابێ ئۆپشنی باش اختیاری یەکەم هەڵبژاردەی یەکەم بریتێ لەوەی کەوا کورد هەمووی پێکەوە لە بەغدا یەکریز بێ ئەگەر یەکریز نەبوون ئەو لایەنانەی کە هۆکارن بۆ ئەوەی کەوا یەکریزی کورد لە بەغدا دروست نەبێت بەرپرسیارەتی مێژوویی و سیاسیانەکەوێتە ئەستۆ لە بەرامبەریشدا هیچ ڕێگرێک نابێت کە کاتێک تۆ یەکریزی نەبوو لێگەرە بڕێ من هەنگاوی سیاسی نانێ مادام یەکریزی نەبوو لە بەغدا بەڵکو هێزە سیاسەکانی تریش مافی خۆیانە کە هەنگاوی سیاسی بنێن بەڵام دوجار هەموو مانتایدا زەرمەندین کەس براوە نییە بۆ ئەگەسمێنە لایەنێکی سیاسی سەرۆکۆمار بەدڵی ئەو بوو یا لایەنێکی سیاسی بەدڵی ئەو نەبوو ئەو بۆ براوە و دۆڕاو لەم پرۆسەیەدا نیە بەڵکو هەموو کورد دۆڕاوە چونکە ئێمە لە یەکریزیە سودمەند دەبین بەهرەمەند دەبین لە پارتەوازەیشدا بەڕاستی زەرمەند دەبین هەموو لایەک زەرمەند دەبێت ئەگەر بێت و لایەنێکی سیاسیش خۆی بە براوە بزانێ بەڕاستی ئەوە بە جۆر لە جۆرەکان بە هەڵەدا چووە چونکە ئێمە بەڕاستی ئەوە دەزانین کە لایەنە سیاسەکان بۆ نمونە کۆمەڵی دادگەری یا یەکگرتووی ئیسلامی یا هەڵوێست یا نەوەی نوێ کە کاتێک بە جودا دەچن دانووسانەکەن لەگەڵ بەغدا کە چۆن لە پرۆسی سیاسی عێراقیا بەشدار بکەن هیچ کاتێک لۆمە نایەنگرێتەوە ئەوەندەی کەوا لۆمە ئاراسی پارتی یەکێتی دەکرێت چونکە ئیرادە بۆ بە یەکبوون دەبێت ئەو کەسانە بە هەنگاو بنێن کە هۆکاری ئەتوانن ببنە هۆکارێک بۆ بەدەستکردنی ئەم بابەتانە لەبەرەوە ئێمە کاتێک دەبین لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستاندا کە دابەشبوونێکی قوڵ هەیە ناکۆکی ململانێکی توولانی هەیە لە ناو ئەم دوو هێزە سیاسەدا ئەمەشان گواسۆتەوە بۆ بەغدا کە گاسووان بۆ ڕێکدانەوە لەسەر کۆی پرۆسی سیاسی هەرێمی کوردستانیش دەبێت بۆیە ئەگەر هاتو ئێمە بچین بۆ بەغدا بە یەکریزی و بە یەکهەڵوێستی ئەو کاتە ڕێکدانەوە دەبێت لەسەر پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانیش و ئەو کاتە توانین بڵێن هەنگاوەکانی دا ئایندەی عێراق و هەنگاوەکانی ئایندەی هەرێمی کوردستان پێکەوە هاوتەری بن و پێکەوە دەڕۆن بەڵێ
بۆ لایەنە بەتابەتی بۆ پارتی یەکێتی عیبەیەکی گەورە نیە ئێستا کۆبوونەوەی پەرلەمانی عێراق دوای مانگێک و 17 ڕۆژ کۆبوونەوەی پەرلەمانی عێراق دەکەی وا بڕیارە سەرۆکی پەرلەمان یەکلا بکرێتەوە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان بڵین ئەوە 14 مانگ زیاتر لە 14 مانگە ساڵێک و زیاتر لە 2 مانگ هەڵبژارنەکراوە هێشتا پەرلەمان لە هەرێم کۆنە بۆتەوە و کارە نەکراوە ئەمڕۆ ئەنووستی پێش راپۆرتێکی هەبوو سەبارەت باسی هەوڵی کڕینی پەرلەمانتاران دەدا بۆی کۆبوونەوەیەک بە زۆری نەبەڕێوە بچێت سەرنج چیە کە لە بەغداوە زوو پەرلەمان خەمی دەخرێ بەس لێرە پراوێز خراوە کاک حەکیم ئەمە نەک عیبە ئەمە قەیرانێکی قوڵی سیاسی نێوان لایەنە سیاسیەکانە دابەشبوونێکی قوڵی کۆمەلگایی سیاسی لە هەرێمی کوردستانە بەڕاستیت پێ بڵێم یعنی تۆ عیبە نیە عیبەت شتێکە کە هەنگاوێکە کە بەدەر لە بەها کۆمەڵایەتەکان هەنگاو بنێ بەڵام ئەمە قەیرانێکی سیاسی خۆ لە ڕووی لە هەرێمی کوردستانە کردو ئەوانەش لێ بەرپرسیارێکە وایان کردو لە هەرێمی کوردستان بەڕاستی دوای ساڵێک و 2 مانگ کە بەرەو ساڵێک و 3 مانگیش دەڕۆن ئێمە هەڵبژاردن کرا پەرلەمان سەرپێی خۆی نەکەوت و ئەمە علامەتێکی استیفای مختلف سەر پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە دۆست دوژمنەکان پێکەوە دەزان ئەمە قەیرانێکی قوڵ هەرێمی کوردستان تێکەوتووە بۆیە ئەوانە لێ بەرپرسیارن کە هەرێمی کوردستانیان بەم ڕۆژە گەیاندووە بۆیە کاتێک ئێمە دەبینین ئەم هەنگاوە سیاسیانی هەرێمی کوردستان بۆتە بربەستێک لە بەردەم ژیانی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەمە هەنگاوێکی جددی نابینێ بەرامبەری بەهاوتەریبی بۆی کەوا ئەم پرۆسەیە چارەسەر بکرێت بەدەر لەمە دێن لەگەڵ پرۆسەی سیاسی عێراقیە ئەم قەیرانە قوڵتر دەکەنەوە بۆیە بۆشاییەکەی نێوان پارتی یەکێتی ڕۆژ لە ڕۆژ فراوانتر دەبێت لەبەرەوەی ئێمە بەرتەسکتریکەنەوە فراوانتر دەبێت ئەمە وا دەکات کە لە دوجاردا بابەتەکە پرۆسە سیاسیەکە لە دەستی ئەمانیش دەرچێ بۆی ئێمە گرفتمان تەنها لە یەک ڕووەوە نییە بەڵکو گرفتەکە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە لەسەر دابەشکردنی پۆستەکان لە هەرێمی کوردستان و لە بەغدا ئەمە ئەگەر بێت و ورتری بکەینەوە بەرژەوەندە حیزبیەکان زاڵ بووە بەسەر بەرژەوەندە گشتیەکانە ئەگەر نا پەرلەمانی هەرێمی کوردستان دامەزراوەیەکی سیاسیە حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوەیەکی سیاسی ئێمەیە بۆیە کاتێک ئەم پرۆسە سیاسیانە ئەم دامەزراوە سیاسیانە کە لە هەرێمی کوردستان بەڕێک گوپێکی بەڕێوە ناچیە بەرپرسیارە دەکەوت سەر ئەو هێزە سیاسیانەی کە ئەم دامەزراوانیان بەم ڕۆژە گەیاندووە بۆیە کاتێک کە لە بەگەڵ بەغداژە دەڕۆنە دانوستان پۆستەکانی بەخاش دەبەستنەوە پۆستەکانی هەرێمی کوردستانەوە پرۆسەکە زیاتر معقد دەکەن زیاتر ئالۆز دەکەن بۆ ئەوەی کەوا نەگەرە نەتیجەیەک بۆی کە لە ئایندەدا دڵی هاوڵاتیان دڵی هاونیشتیمانیان و دڵی دۆستەکان خۆشکەن بەڵکو زیاتر ئاڕاستەکەی بەوەیە کە بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستانە بە قۆناغێکی ئالۆسووردا بڕوات قەیراناویتر بێ قەیران لە دوای قەیران لە ڕووی سیاسیەوە بەسەر هەرێمی کوردستانە بێنێت بەڕاستی ئێمە پێویستمان بەوەیە کاک حەکیم ئێمە پێویستمان بەوەیە کە لە ئێستادا هەڵوەسەی بکەین ئایا کێ لەم ناکۆکیانە قازانجی کردووە ئایا حیزبەکان قازانجیان کردووە بەڵێ من دەڵێم حیزبان دەسڵ قازانجیان کردو چونکە هیچ لە بابەتەکە نەگۆڕاوە ئەیکێ زەرری کردو هاوڵاتی زەرری کردو بۆ هاوڵاتی زەرری کردووە لەبەرەوەی هاوڵاتی بەڕاستی لە قۆناغێکدایە پێویستی بە هەماهەنگێکی گشتی هەیە بۆی کەوا کێشەکانی سەرشانی سوک کات حیزبە دەسەڵاتدەکات دارەکانی هەرێمی کوردستان پێویستیان بەوە هەیە لەگەڵ ئۆپۆزیسیۆنیشدا بەگشتی کۆمەڵە هەنگاوی جددی بنێن ئەم هەنگاوە جددیانە وا بکات کە دەستپێشخەری سیاسی گەورەی لێ بکەوێتەوە شتی هاوبەش پەرە پێ بدەن بۆ ئەوەی کەوا هاوڵاتیان دڵخۆش بن نەک هاوڵاتیان بەڕاستی سەرڕای ئەو هەموو نەهامەتانە کە بەسەریە داهاتووە پرۆسەی سیاسیدا ئەزمەی قوڵتر قەیرانی زیاتری بۆ بهێنە سەرەوەی ئێمە پێویستمان بەوەیە بەڕاستی لە هەرێمی کوردستان زیاتر خاڵە هاوبەشەکانمان پەرە پێ بدەین ئەمە خاڵێکە کە لە هەرێمی کوردستانە بەڕاستی بۆشاییەکە لە نێوان هاوڵاتیان و دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەو خاڵانەی کە هۆکارن بۆ ئەوەی کەوا ببێتە هۆی کەمکردنەوەی بۆشایی نێوان حیزبە سیاسیەکان و هاوڵاتی لەگەڵ حیزبە سیاسیەکان و هاوڵاتی لەگەڵ دەسەڵاتە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ فراوانتری دەکەن بۆ بەرتەسکتری ناکەنەوە کەمی ناکەنەوە لەبەرەوە ئێمە پێویستمان بەچی هەیە لەم حاڵەتانە پێویستمان بەو خاڵانەیە بەو هەنگاوانەیە کە هەموو هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە لە یەک نزیکەنەوە نەک لە یەکی دوورخەنەوە کابەتە بێمە هاوکارێک دروست بێت میکانیزمێک دروست بێ بۆی کەوا ئەم هێزانە هیچ نەبە لەسەر مێزێکی گفتوگۆ
لەسەر کۆمەڵێک بابەت ڕێکەون بۆی کەوان لە بەغدادا کۆکی لەسەرکەن. ئێمە پێویستمان بە دیدگایەکی هاوبەشەیە، بە هەنگاوی هاوبەشەیە، بە پرۆژەی هاوبەشەیە بۆ ئەوەی کەوا هەرێمی کوردستان لە ئایندەدا بتوانێت کاریگەر بێت لە بەغدا، نەک لە پەراوێزدا بێت، لە پێشەوەی پرۆسی سیاسیدا بێ، نەک لە پاشکۆی پرۆسی سیاسیدا بێ. ئەو کاتە ئەگەر ئەم هەنگاوانن ڕا بێگومان بە لەوەی کەوا ڕنگدانەوەی باشیشی دەبێ بۆ سەر پرۆسی سیاسی هەرێمی کوردستان. چونکە ئەمە هەرێمی ئێمە سەرڕای ئەو قەیرانە ناوخوانەی کە هەیەی مەترسی دەرەکیشی هەیە و لە ئایندەدا لەوە چ کۆمەڵە هەنگاو بندێن لە دژی هەرێمی کوردستان لە بەغداوە لە شوێنەکانی تریشەوە بۆی کەوا هەرێمی کوردستان بڕاتە قۆناغێکەوە کە هەموو هاوڵاتیان تایدا زەرەر بکەن. بۆیە کە کاتێک مەترسێک دەبۆ سەر هەرێمی کوردستان ئەوەندەی هاوڵاتی تایدا زەرەرمەند دەبێ و حیزبەکان دەچێتە زەرەرمەند نابن بەداخەوە. باشە کاک تۆرێمە دەبین لە بەغداد بڵێن ئەو ماوەی دەستوریی کە دانراوە بۆ نمونە بۆ یەکەم کۆبوونەوەی پەرلەمان دوایەوەی کە دادگای فیدراڵی ئەنجامەکانی پەسەند کرد بەپێی دەستور سەرۆکۆمار لە ماوەی ئەو 15 ڕۆژە دانیشتنی یەکەمی پەرلەمانی عێراقی دیاری کرد. بەس بۆ پەرلەمانی کوردستان ئێستا دەبێت چی بکرێ بۆ کاراکردنەوەی یاخود ئێستا ئەو کۆمەڵی دادگەری بایکۆتی پەرلەمانی کرد و بەس لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆنیش بۆ لە ناو پەرلەمانی کوردستانی چاڵوێستێکیان نیە پێشتر کۆمەڵ لە دادگای فیدراڵیش بڵێن سکاڵای تۆمار کرد یاخود بۆ کاراکردنەوەی پەرلەمان هیچ دەکریان لە بەردەمەوە داین کە بۆ ئەم چەق بەسوویە هەڵبژارنێکی دیکە بەڕێوە بچێ هەڵبژارنی پێشوەختە لە هەرێمی کوردستان. خۆی بێگومان بەلەوەی کا حەکیم کە مەسەلەی بەسەرپێنەکەوتنەوەی پەرلەمان و نەبوونی پلانێک بۆی کا پەرلەمانی هەرێمی کوردستان کارا بکرێتەوە زیان لە هەرێمی کوردستان داوە بەوەی کەوا ئایا چەنگاوێک بنرێ بۆەوەی کەوا ئەم بابەتە چارەسەر بکرێت چارەسەر ئەوەیەکەوە هەرچەندە کۆمەڵی دادگەری بەشداری ناکات لە پەرلەمانی کوردستان و بایکۆتی کردووە بە پێویستە کات کە لایەنەکانی تر ئەوانەی کە خۆیان لە پەرلەمانە بینیوەتەوە و چونەتە ناو پەرلەمان و چەند یاساییان خواردووە لاوان بپرسی بزانی بۆچی ئەوان ڕێک ناکەون. بەڕاستی من ئێستا هیچ هۆکارێک نابینم بۆ کۆبوون نەبوونەوەی پەرلەمان جگە لە ڕێک نەکەوتن لەسەر دابەشکردنی پۆستەکان بۆ لە ئایندەی حکوومەتی هەرێمی کوردستاندا چونکە گرێکوێرەی دانەنیشتنی پەرلەمان بەداخەوە بریتە لە ڕێک نەکەوتنی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پۆستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە کێ خەتابارە و کێ خەتابار نێ و کێ داوای زۆرەکە و کێ داوای کەمەکەوە و پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەگەڕێتەوە دەبێت لەوان بپرسی ئایا هۆکار چییە بۆچی ئێوە ناتوانن ڕێککەوتنکەن لەسەر پۆستەکان بۆی کا پەرلەمان کارا بێتەوە بۆی حکوومەتی کابینێ دەیەم بکەوتە سەر پێی خۆی بۆی ئێمە لە بەڕاستی وەکو ئاماژەم پێکە لە سەرەتای بەرنامەکەدا ئەوەندە ئێمە کێشە و قەیرانی هەرێمی کوردستان قوڵتر دەکەینەوە ئەوەندە بەرەو چارەسەری نابین چونکە بینیمان چەندین دانیشتن کراوە لە مودەی ساڵێک و 12 مانگی ڕابردوودا بۆی کا پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان سەرپێ بکەوێت نەتوانراوە سەرپێ بخرێت هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ نەبوونی ئەجەندایەکی هاوبەشی ئەم لایەنانەی کە دانەوەی حکوومەت پێک بێنن نەبوونی ڕێککەوتنێکی ئەم لایەنانە نەبوونی سازان نەبوونی دابشکاریەکی هاوبەش لە ناو خۆیاندا بۆ پۆستەکان بەڕاستی ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوان یعنی ئەمە ئەوەندەی کە پەیوەندی هەیە بە ئەو حیزبانە کە دانەوەی حکوومەت تشکیلکردنەوە پەیوەند نییە بە کۆمەڵی دادگەری چون کۆمەڵی دادگەری نەچۆتە پارلەمانی کوردستان و نایش چییە و لە حکوومەتیشدا بەشداری نەکردووە و ئەوەی هەیە هەرێمی کوردستان ئێستا حکوومەتی کاربەڕێکەری هەیە پەرلەمانی پەک خراوە پەرلەمان کۆنابێتەوە سەر ڕایەوەیەکەوە سند یاسایی خواردووە سەرۆکی پەرلەمانمان نییە دامەزراوەکان بۆ خۆیان تووشی کۆمەڵێک قەیرانی گەورە بوونەتەوە بەداخەوە نەدەبووە وابووە ئەووای ئێمە لە ئاستی مەترسیەکانی هەرێمی کوردستاندا بووی نایە واتەم بەسم ئەو لایەنانەیە کە ئەیانەوێ حکوومەتی پەر کوردستان دروستکەن یان ئەیانەوێ پەرلەمان بەسەر پێ بخەنەوە بۆی کەوا لە ئایندەدا بزانن چۆن مامەڵە دەکەن لەگەڵ پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانەوە نەبێتە هۆی ئەوەی قەیرانی قوڵتر بۆ هەرێمی کوردستان بێنە پێشەوە ئەو قەیرانی هەرێمی کوردستان چارەسەر نەکراوە ئێستا بەغایش لە پرۆسەی سیاسیدا قەیرانێکی ترە ئەگەر باتبا ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە پەرلەمان و حکوومەت وجودی هەبوایە سەر ڕایبوونی معارەزەی سەر لە بەشداری نەکردنی کۆمەڵی دادگەریش ئەو کاتە ئەتوانرا بۆ بەغدا چۆرەێکی تر مامەڵە بکرا بەڵام ئێستا لە بەغدا قەیرانەکانی هەرێمی کوردستانی قوڵتر دەکرێتەوە و دەبینی لە ڕۆژانی ئایندەشدا
ئەگەر بێت و لەسەر کاندیدێک بۆ سەرۆکۆمار ڕێک نەکەون چ ململانەیەکی تر لە نێوان ئەم دوو هێزە سیاسەدا دروست دەبێت و ڕێکدانەوەی دەبێت سەر ژانی هاوڵاتیان بەداخەوە. بەڵێ ئەگەر بە کورتی لە سەرهەڵبژاردننی پێشوەختەش دەکرێت و کوڕێگە چارەیەک سیر بکرێت بۆ هەرێمی کوردستان چەندە بڵێن لەم پەری سیاسی و یاسایش زۆرەکە ئێمە هەم کۆمیسیۆنی عێراق ماوەکەی بەسەرچێت لە مانگی یەکەم لە کوردستان کۆمیسیۆن نییە بەس دەکرێت و کوڕێگە چارێک لێ بڕوان بۆ دەرباز ملە و قەیرانی کە لە هەرێمی بە کورتی بۆی لەسەر عێراقش قسە بکەین. بەڵێ عفوان پرسیارەکەت بە جوای نەگەیشت کاک حەکیم ئەگەر دووبارەی کردو بە زەحمەت. بەڵێ وتم هەوەکو ڕێگە چارەیەک بۆ بارودۆخی کوردستان دەکرێت هەڵبژاردننی پێشوەختە بکرێ هەرچەندە لەم پەری سیاسی و یاسایی شەیە بۆ ئەوە دەکرێت ئەوە بکرێ؟ بێگومان یەکێ لە ڕێگە چارەکان بریتە لە هەڵبژاردنێکی پێشوەختە لە هەرێمی کوردستانە مادام لایەنە سیاسیەکان ناتوانن قەیرانی پەرلەمان چارەسەرکەن و ناتوانن حکوومەتی نوێ تشکیل بکەن یەکێ لە ڕێگە چارەکان بریتە لە هەڵبژاردنێکی پێشوەختە و ئەمە ژێکێکە لە اختیارەکان بەڵام ئایا هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان ڕێک دەکەون لەسەرەوەی کۆ ئینتیخاباتێکی پێشوەختە بکرێت ئەم بەڕاستی پێم وایە زۆر قورس ئەوان بتوان بێنە پێشەوە بۆی کە هەڵبژاردنە بکرێت هەرچەندە کۆمەڵی دادگەری مامۆستا عەلی باپیر لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقدا لە سلێمانی ڕایگەیان کە ئێمە ئامادەین و پێشنیار دەکەین بۆ ئەوەی کەوا هەڵبژاردننی پێشوەختە لە هەرێمی کوردستانە بێتە کایەوە بۆ ئەوەی کەوا جۆرێک لە هاوکێشەیەکی سیاسی نوێ لە عێراق لە هەرێمی کوردستانە بێتە پێشەوە بۆی کەوا بتوانێت ئەم قۆناغە تێپەڕێنن تۆ ئەگەر بە گفتوگۆ ئێستا نەتوانی قۆناغی بەسەرپێخستنی پەرلەمان و حکوومەتی کابینەی دەیەم چارەسەرکەی ڕێگە چارەی تر نییە ئللا ئەوە نەبێ ئللا تۆ بێتەوە سەر بژاردەی یەکەم کە بریتە لە هەڵبژاردن چونکە بە هەڵبژاردن ئەم نەتیجەیە دروست بووە کە هەڵبژاردنەکەش لە کاتی خۆیدا کۆمەڵی دادگەری قسەی لەسەر کردووە کە دیزاین کراو بووە یەکێک لەوچێ هۆکارەکانی پێگنێنانی حکوومەت و پێگنێنانی پەرلەمانیش بریتی بێ لەو دیزاینکردنەی کە لە بۆ پەرلەمانی کوردستان کراوە لەبەرەوە ئەگەر بێت ئەم جارە هەڵبژاردنێک بکرێ هەڵبژاردنە پاک و بێگەر بێ و هەموو لایەنەکان تێدا بەشداری بکەن و هاوکێشەیەکی سیاسی نوێ بەتەکایەوە لەوچی هۆکارێک بێ بۆی کەوا ئەمە چارەسەر بکرێت و پەرلەمانی کوردستان پەرلەمانێکی نوێ بێتەکایەوە و چارەسەریان بە ئەم پرۆسەیە بکرێت. بەڵێ کاکتۆر سەبارەت بە لایەنەکان ئەوە سونە بڵێن تا ئێستا دوو کاندیدیانەیە بۆ سەرۆکی پەرلەمان موسەنا سامەڕای و حەلبووسی هەرچەندە بازەوەکەی بڵێن حەلبووسی چانسی کەمتر بێ لە ناو شیعە سوودانی و مالیکی و عابادیش کاندیدن پێ دوای ئەو ماوەدە سووری کەدانراوە ئێستا 29 مانگ پەرلەمان کۆ دەبێتەوە لە ماوەی دوای ئەو 29 مانگ 30 ڕۆژی تر سەرۆکۆمار دەبێت هەڵبژێردرێ ئەو تەوقیتە دەستوریانەوە خۆی دەچێتە پێشەوە یەچکە ئێستا باسی ئاڵۆزیش دەکرێت لە عێراق ئایا هەر پروپاگەندە یاخود کێشە بۆ پێکێنانی حکوومەتیش دروست دەکات. لە پرسیاری کۆتایی دەست پێ دەکەم پێم وانێت تەوقیتاتی دەستوری ئەو کاتانە کە دیاری کراوە بۆ پرۆسی سیاسی بەسەر پێخستنەوەی پرۆسی سیاسی لە عێراقدا وەکو خۆی بڕوات چونکە پێم وایە دانیشتی پەرلەمان بەکراوەی دەمێنێتەوە کە دانیشتی پەرلەمان بەکراوەی مایەوە ئەو کاتە تەوقیتاتی دەستوری کاتە دەستوریەکان کە دیاری کراوە بۆ سەرۆکی بڵێن بۆ دیاریکردنی سەرۆک کۆمار یا بۆ تەکلیفکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕاستی ئەمە پێی دەچێەوە لەواچێ زیاتر لەو کاتێک کە دیاری کراوە دەستورە بخایەنە بە تایبەتی لە کاتێکدا کە کە کۆبوونەوەی یەکەمین پەرلەمان بەکراوی بمێنێتەوە سەبارەت بە کاندیدی سونەکان بۆ سەرۆکی پەرلەمان و کاندیدی شیعەکان بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران من پێم وایە ئەگەر سونەکان ئەنجومەنی سیاسی سونەکان ڕێک نەکەون لەسەر یەک کاندید ئەگەر بە دوو کاندیدەوە و چوونە ناو پەرلەمانەوە و لایەنەکانی تر ئەم پرۆسەیە یەکلایی بکەنەوە کە حەلبووسی کاندیدە لەگەڵ موسەنا سامەڕایی حەلبووسی سەرڕایەوەی کەوا 36 کورسیە ناوە نیوە زایدەن یەکی هەموو سونەکانی هەناوە لە عێراقدا چانسی کەمترە لە موسەنا سامەڕایی ئەگەر بێت و بخرێتە بەردەم دەنگدانی ئەندامانی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان چونکە حەلبووسی لە ماوەی هەڵبژاردنەکان و لە ماوەی هەڵمەتی هەڵبژاردنەکاندا جۆرە ناکۆکی لەگەڵ کووردا بۆ دروست بووە و هەروەها شیعەکانیش حەزیان پێی نییە و حەلبووسی یەکێکە لەو کەساتیانەی کە توانای ڕوبەڕووبوونەوەی هەیە توانای مواجهەی هەیە ئەوەی کە بەسەر حەلبووسی هات کە لە سەرۆکی پەرلەمان لایان بردوو منعیان کرد لەوەی کەوا
بێتە ناو پرۆسی سیاسی توای پرۆسی سیاسەکەی ئەوەی چارەسەر کردەوە بە هەموو حکمێکە بۆ ئەم کەسە سەرنجامی وەکو تارق هاشمی و ڕافعی زاوی و ئەحمەد علوانی بووە لە عێراقدا کە ئەمانە سوننە بوون و لەلایەن نەیارەکانیانەوە دوورخرانەوە چوونە دەرەوەی وڵات و ڕافعی سای لە دەم دوایانە گەڕایەوە ناو عێراق بەڵام نەیتوانی پێگە سیاسیەکەی خۆی بەدەست بێنێتەوە بەڵام حەلبوسی یەکێکە لەو کەسایەتیانەی کە توانی پێگە سیاسیەکەی خۆی بە زیادەوە بەدەست بێنێتەوە لە پرۆسی سیاسی عێراقدا بۆیە سەرەڕای بەهێزی حەلبوسی بەڵام ئەگەر بێت و موسەنا سامەڕایی و حەلبوسی بچن بۆ پەرلەمان بڵێن ئێمە وەکو سوننە ڕێکەوتنمان نەکردو لەگەڵ کەسە لەسەر کەسێک بۆی کوا بێتە سەرۆکی پەرلەمان فەرمون ئەندامانی پەرلەمان ئێوە کەسێک لەم دوانە هەڵبشێن بۆ سەرۆکی پەرلەمان من دڵنیام لەوەی کەوام حەلبوسی دەدۆڕێ و موسەنا سامەڕایی دەبێتە سەرۆکی پەرلەمان ئەمە سەبارەت بە سوننەکان سەبارەت بە شیعەکان بەڕاستی شیعەکان ناتوانن سەرۆکوەزیرانێکی بەهێز دابنێن نەمالیکی کە بەهێزە ئەتوانێت بێتەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران نە سوودانی کە 46 کورسیە ناوە ئەویش کە بەهێزە بۆی کەوا خولی دۆمی بۆ مسۆگەر بکرێت هەرێکێ بە بارێکدا نە حەیدەر عەبادی کە بەڕێزت باسی دەکەی نە حەمید شەتری نە عەلی شوکریە نە ئەمانە کەسێکیان چانسی ئەوان نییە لە ئێستادا بۆ ئەوەی کەوا ببن بە سەرۆک وەزیران هەرێکێ بە بابەتێک بۆ چونکە شاریعی شیعی هێزە شیعەکان گروپە شیعەکان ڕێگە نادەن کەسایەتێکی شیعی بتوانێت مۆنۆپۆل واتە دەست بگرێت بەسەر هەموو شاریعی شیعیدا بتوانێت زۆرترین هێز لە چوادەری خۆی کۆکاتەوە بێتە کەسێک کە ئەوانی تر لە پاشکوی خۆیدا ببینێتەوە بۆیە دائیمەن ئەو کەسانە دەکرێن بە سەرۆکوەزیران کە لە هامشی پرۆسی سیاسیدان بۆ ئەوەی کەوان نەتوانن لە مودەی 4 ساڵی حکومڕانیان لە عێراقدا جۆرە مامەڵە بکەن هێزە سیاسیەکانی تر وەلا بنێن ماعەدا مالیکی نەبێت کە بۆ 2 خول بوو بە سەرۆکوەزیرانی عێراق ئەنا هیچ کەسێک نەیتوانەوە لە عێراقدا بۆ 2 خول سەرڕای بەهێزبوونەکەیشی ببێ بە سەرۆکوەزیرانی عێراق بۆیە من پێم وایە سەرڕایەوەی کەوا سوودانی بەهێزە بەڵام ئێرانیەکان پێی رازی نین بەڵێ بەدڵی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایە و حەزیان پێیەتی بۆ 4 ساڵی ئایندە بێتەوە سەرۆکوەزیرانی عێراق بەڵام ئەومان لەبیر نەچێ شیعە لە عێراقدا 11 حافەزەی بەدەستەوەیە و شیعە لە عێراقدا هێزگەلێکی تر هەن لە بەرامبەر سوودانیدا کە نەیاری سوودانین لە سەروی هەمویانەوە مالکی و ئەمانش بە جۆرە لە جۆرەکان گرێدراون بە ئێرانەوە بۆی ئێران کە کاتێک رازی نابێ بۆی کە سوودانی بۆ خولی دوم بێتەوە بە سەرۆکوەزیران زۆر قورسە سوودانی بتوانێت بە تەنها بە پاڵپشتیکردنی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا 4 ساڵی ئایندە بۆ خۆی مسۆگەر بکە مالێکیش کەسایەتیەکە بەڕاستی هیچ لە لای وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا مەقبول نییە لە ئێستادا هەرچەندە بۆ خولی دووهەمی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و ئێران رازی بوون کەوا سەرڕایەوەی کەوا 89 کورسیەنە ئایاد عەلاوی 91 کورسیەنە سەرۆکوەزیرانیان داوە بە مالیکینیاندا بە ئایاد عەلاوی بۆیە دوجار ئێمە دەگەنە دەرەنجامێک دیاریکردنی سەرۆکوەزیرانی عێراق هیچێکە لە گرێکوێرەکانی پرۆسەی سیاسی عێراقی هەتا شیعەکان نەگەنە قەنەعەتێک کە کەسایەتیەک دیاری ئەکەن ئەم کەسایەتیە زیانی بۆ بەرژەوەندەکانی هێزە شیعەکان نییە زیانی بۆ بەرژەوەندەکانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا نییە لەگەڵ ئێران و لەگەڵ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا عەلاقەی باشی دەبێ و نەتوانێت هیچ لایەک لەم لایەنانە تەفزیلدا بەسەر ئەوەکەی تردا سەرۆکوەزیرانی عێراقی دیاری ناکرێت سەرڕایە و فشارانی کە هەیە بۆ سەر گروپە شیعەکان بۆ سەر گروپە چەکدارەکانی عێراقی بەڵام دوجار شیعە خاوەنی سەرۆکوەزیرانی عێراقە شیعە دەبێ بڕیاردە کێ دەبێت بە سەرۆکوەزیرانی عێراق و دەبێت شیعیش بێت وەکە دەبێت کەسایەتیەک بێت لە چوارچێوەی مەزهەب و پێکاتە شیعەدا خۆی ببینێتەوە نانەوێت کەسایەتێک بێت بە سەرۆکوەزیرانی عێراق ئەم کەسایەتیە بە جۆرە لە جۆرەکان پشت بکاتە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا یا پشت بکاتە ئێران بەڵکو دەبێت لەلایەن هەردووکیانەوە مەقبولە کەسایەتێکی واش دەبێت بەڕاستی لە سیاسەتدا زۆر قوڵ نەبووبێتەوە چونکە لە سیاسەتدا زۆر قوڵ بووبێتەوە ئەو کاتەیە دەبێت لەلایەن ئەمریکاوە یا لەلایەن ئێرانەوە پشتگیری کرابێت بەواتایەکی تر ئەگەر کەسایەتێکی سیاسی لەلایەن ئێرانەوە پشتگیریەکی تەواو بکرێ ئەو وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بە چاوێکی گومانەوە سەیری دەکات ئەگەر کەسایەتیەک لەلایەن وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا تەفزیل بکرێ بە باش بزانێت ئێران بە چاوێکی گومانەوە سەیری دەکات بۆیە دوجار کارکتەرە دەرەکیەکانی ژۆڕیان هەیە لەم پرۆسەیەدا نابێ نادیدەیان بگرین سەرڕای ئەوەی کەوا ئەم پرۆسەیە پرۆسەیەکی عێراقیە
بەڵام خاڵی نییە لە دەستێوەردانی دەرێکی. بەڵێ کاکتۆر چوار خولەکمان ماوە بە کورتی بێ سوپاس دەکەم سەبارەت بە گرژیەکان هیچ مەترسیەکەیە بۆ سەر عێراق چونکە ڕۆژنامەی شەرقڵاو سەد و توی گوایە عێراق ئاگادار کراوەتەوە هێرشی ئیسرائیل هەیە دوایی دەستگای هەواڵگری عێراق ڕەتی کردەوە دەستگای هەواڵگری عێراق ماڵپەڕی ئاکسیۆس کە ماڵپەڕێکی ئەمریکیە بڵاوی کرد بۆ ئێران مانۆڕی سەربازی هەیە و ئەگەری ئەو هێرش بکاتە سەر ئیسرائیل هیچ پێشاتێکەیە ئەم بۆ سەر عێراق بێم لە بینی ئێران و ئیسرائیل بێ بە کورتی بێ سپاس دەکەم. بەڵێ مەترسی هەیە بۆی کەوا هێرش بگرێت سەر گروپە چاکدارەکان مەترسەکە لە چیوە سەرچاوی گرتووە لەو سەرچاوی گرتو مارک ساڤایە نوێنەری ترامپ بۆ نوێنەری ترامپ بۆ عێراق لە نێو ڕەتەگرتوەکانی ئەمریکاوە دانراوە بۆ ئەوەی کەوا پرۆسەی سیاسی عێراقی سەرپێ بخە ئەم کەسەش کە مارک ساڤایە ناوە خاڵی سەرەکی بریتێ لەوەی کە دەڵێت نابێ گروپە چاکدارەکانی دەرەوەی سیستمی بەرگری عێراقی وجودیان هەبێ لە عێراقدا ئەم گروپە چەکداریانش خاوەنی پێگەی سیاسی پێگەی عسکەری پێگەی ئابوورن لە عێراقدا چۆن ئەمانە ناهێڵێت بەڕاستی ئەمە پرۆسەیەکی معقەد و ئاڵۆزە لە ئێستادا 3 ڕۆژە ئەمە بە جددی ئیشی لەسەر دەکرێت وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا مارک ساڤایە پەیامیان ناردووە بۆ عێراقیەکان کە هیچ شوێنێک نییە بۆ گروپە چەکدارەکان گروپە چەکدارەکانیش بە جوداجودا پێکەوە هەمویان ڕایانگەاندوو کە ئەوان ڕەزامەندن لەسەر ئەوەی کەوا چەک لە دەستی دەوڵەتا بێ ئەمە تەنها قسەیە بەڵام هەنگاوی کردداری چۆن دەنرێ و لە چه ئاستێکدا دەبێت ئەوە ماوەتەوە بۆ ڕۆژانی ئایندە بەڵام ئەمە لەلایەن شیعەکانەوە بەنیاسپاکی بەنیەتپاکی ئەخوێنرێتەوە لە بەرامبەر داواکاریەکەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆی کەوا شیعە لە بینی هیچ و لە بینی کەمترین زیانی هەڵبژاردووە کە بریتە لەوەی کەوا دەست بەرداری ئەم گروپە چەکدارانە بێت لە قۆناغەکان بۆی کەوا پرۆسەی سیاسی عێراقی سەربێ بخرێت و دەسەڵات لە دەستی ئەوانە بمێنێتەوە چونکە زۆر جێگەی مەترسیە ئەگەر بێت و شیعەکان داکۆکی لەمانەوەی ئەم گروپە چەکدارانە بکەن ئەو کاتە دەسەڵاتی سیاسی لە عێراق لە دەست بدەن بڕۆنە قۆناغێکی ترەوە چونکە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا جددیە لەم هەنگاوەیدا جددیە لەوەی کەوا نابێ ئەم گروپە چەکداریانە لەو ژێر ئەو ناوانەدا ببێنەوە دەبێت بچنە ریزی سوپاوە و تۆمەتبارەکانیان تەسلیم بە دادگا بکرێەوە کۆمەڵێک سەرچاوی ئابوووریان هەیە وشک بکرێ و کۆمەڵی ڕەبتی سیاسی و ڕەبتی تقلیبیان هەیە نەمێنێتەوە لەگەڵان لە عێراقدا بۆی ئەم هەنگاوانەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کە دەیە بنێ لە عێراقدا مەترسیە بۆ ئەوەی کەوا شیعە لە عێراقدا کارەکانی واتە هەنگاوەکانی یان ئەو دەسەڵاتیکە بەرتەسکتر بکرێتەوە و دووری ژنی ئەگەر بێت و شیعە لەگەڵ ئەم داخوازانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەست و پەنجەی نەرم نەکات ئەو کاتە هێرش بکرێتە سەر گروپە چەکدارەکانی دەرەوەی سیستمی بەرگری لە عێراقدا ئەو گروپە چەکدارانەی کە هەومان دەزانین کە کاریگەریان چەندێکە لە عێراقدا و چۆن کاریگەریان هەیە لەسەر دەسەڵاتی سیاسی لەسەر دەسەڵاتی دادوەری لەسەر دەسەڵاتی تەشریعی و ئەمەش بە ئاسانی ناکرێت بەڕاستی بەڵام هەوڵەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەبەن جددیە پەیامیان ناردووە بەڵێ پەیامیان بە سیاسەکانی عێراقدا ناردووە سیاسەکانی عێراقیش زۆر بەڕوونی ئەمە دەزانن و ئەم هەنگاوانەیش لە ئایندەیەکی نزیکدا بە بەرچاوی خۆمان دەبینین بەڵام ئایا شیعەکان بەم هەنگاوانەی ئەی سەرمێن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کە ئەوان بەدەست بەداری ئەم چەکانە دەبێت ئەگەر ئەمەیان کرد ئەو کاتە خۆیان لە فشاری وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە دوور دەخەن بەڵام ئەگەر بێت و مل نەدەن بۆ ئەوەی کەوا ئەم چەکانە تەسلیم بە دەوڵەت بکرێت ئەو کاتە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا فشاری زیاتریان لەسەرەکە من زمنیها بە ئامانجگرتنێک هەندێک لەو سەرکردانە و هەندێک لەو گروپانێکە لە عێراقدا بەخراونەتە لیستی تیرۆرە لەلایەن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاوە. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد ئازیز پسپۆڕی زانستە سیاسیەکان کە لە هەولێرەوە لەگەڵ مامووی مادوماتی سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ.